بەیانێکی بەهاری بەو هیوایکە وەکو بەهار چۆن پڕە لە ڕەنگی و پڕە لە دەنگی جوانی سروشت و پڕە لە وزە هەر بە هەمان شێوەش ئەم بەیانێتان پڕ بێت لە جوانی و لە وزە و خۆشترینی دەنگەکان بەو هیوایکە ئەمڕۆ لەگەڵ ئێمەن ئەوە ڕۆژێکی جوان دەست پێ بکەن و ئەمڕۆژ دەزانن کە لە درێژەی ئەو ڕۆژانەیە کە ئیتر نەورۆزە و هەروەها جەژنە و گەشت و سەیرانیش هەر بەردەوامە بەو هیوایکە ئێوەی هەوڵاتیان کە دەچنە هەر سەیرانگایەک ژینگە بپارێزن ئەمڕۆ پرۆگرامەکەمان دەست پێ ئەەکەین و لە پرۆگرام ئەمڕۆ باسیێواکەین کە وەزارەتی شارەوانی سەبارەت بە گەشت و گوزار ڕایگەاندووە کە چەندێک خەڵک سەردانی کوردستانی کردووە وەزارەتی شارەوانی ڕای ئەگەێنێت 100,000 گەشتیار بۆ جەژنەکانی ئادار و نەورۆز هاتوونەتە هەرێمی کوردستان بەشێکی زۆریشیان لە یەکەم ڕۆژی نەورۆز چوونەتە سەیراگاکان داواش لە هاوڵاتیان نەکرێت کە لە گەشت و سەیران ژینگە بپارێزن. ئەم خواردنە خۆشەی کە دروست دەکرێت دۆکڵیوە جا لە ڕۆژانی نەورۆز و کاتی سەیران هاوڵاتیان چەندی خواردنی تایبەتی کوردەواری ئامادەکەن یەک لەو خواردنە بە تایبەت کە لە ناو کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە دەشت و سەیرانەکان ئامادەکرێت دۆکڵیوە لە بەیانی 24 بۆ خواردنە ئاشتانەتانەکەی. و هەفتەمین پێشنگای نێودەوڵەتی کتێب لە ئەنقەرە بە بەشداری دایان چاپخانە کراوەتەوە خاوەن چاپخانەکانی شەڵێن خراپی دۆخی ئابووری وای کردووە کە کاریگەری نەرێنی بکاتە سەر بەرهەمەکانیان. بەشێک لە خەڵک دوێنێ ڕۆشتن بۆ گەشت و سەیران و چوونە ناو سەیرانگاکان و ئیتر خۆشی شادی خۆیانیان دەربڕی بە هەڵپەڵکێ و خواردنە جۆرا و جۆرەکان ئەو ڕۆژیان بەسەر برد و ئیتر سپاس بۆ خوا جژنێکی خۆشمان هەبوو و بە سەلامەتی بەڕێمان کردووە تاوەکو ئێستا. جا بابزانین تر لە دوایەوە ئامارەکان دەست پێکات کە چەندێک خەڵک سەردانی هەرێمی کوردستانی کردووە بۆیە وەزارەتی شارەوانی لە ئامارێکە ڕایگەیاندووەکە 100,000 گەشتیار بۆ جژنەکانی ئازار و نۆرۆز هاتوونەتە هەرێمی کوردستان یاخوا بەخێر بێن. بەشێکی زۆریشیان لە یەکەم ڕۆژی نۆرۆز چوونە سەیرانگاکان و بینیتان کوردستان 24ش بە بەردەوام ڕووماڵی هەبوو لە ڕێی پامنەرانمان و ئەمان بینی. و هاوینە هەواری دوکانیش یەکێک بوون لەو هاوینە هەوارانەی کە زۆر دڵگیرە لە پارێزگای سلێمانی ساڵانە لە بۆنەی نەتەوەیی و نیشتیمانیەکان بە ڕێژەیەکی بەرچاو گەشتیار ڕوەکاتە ئەو هاوینە هەوارە و بەپێی ئامارە سەرەتایەکان دەستەی گەشت و گوزار ڕایگەاندووەکە زیاتر لە 50,000 گەشتیار تەنها لە یەکەم ڕۆژی نەورۆز سەردانی هاوینە هەوارەکەیان کردو با لە راپۆرتە پێکەوە ببین. لە ناو کەشێکی سارد و باراناویدا هاوڵاتیان بە هەڵپەڕکێ و لێدانی گۆرانیە کولتوری و ڕەسەناتیەکان نەیان هێشت یەکەمین ڕۆژی ساڵی نوێی کوردی کاریگەری کەشە سارد و باراناویەکەی لەسەر بێت و بەبێ مەراسیم و نەریتە کوردەواریەکان بەڕێوە بچێت. بۆتە نەری بە تایبەتی لە بۆنەکانە کە خانمان ئەیانەوێت بە هەڵپەڕکێ بە بابەتی کوردەواری سەیرانەکان خۆشتر. چەند ڕۆژێکی جیاوازە زۆر خۆشە دەبێ شایی بۆ بکەین گە بارانیش بێ نابێ ڕاستین. هیوادارین ئەو نەتەوەیە هەمیشە هەر زیندوو بمێنێتەوە بێ کورد نەیاری زۆرە بە یەکگرتووی ئەتوانین سەرکەوتن بەدەست بێنین. لە نێو هاوینە هەواری دوکان ساڵانە لە بۆنە نەتەوایەتیەکاندا چەندین تیم لە هێزە ئەمنیەکان و تیمەکانی فریاکەوتن بۆ کۆنتڕۆڵکردنی هەر ڕووداوێکی نەخوازرا و بەردەوام لە ئامادەباشیدان. سامان نادر وەک بەڕێوەری سەنتەری فریاکەوتنی خێرا بۆ ماوەی 7 ساڵە لە ڕۆژانی جەژنی نەورۆزدا لەگەڵ چەندین کارمەندی دیکەی تەندروستی لە نێو هاوینە هەواری دوکان چاودێری دۆخەکە دەکەن. هەر ئەمەش وای کردووە چەندین نەورۆز دوور لە خانەوادەکەی بەسەر ببات. شەشەمین ساڵمە نە جەژنی نەورۆز نە سەری ساڵ نە هی ڕەمەزان نەهی قوربان بەداخەوە یعنی بە دوورم لیان بەڵام لە ڕۆژانی ترا تەعویزم کردوێتەوە بۆیان ئیتر ئیشەکەش هەر خۆی وا هاتووەت و
ئەبێ خۆت ڕاستەوخۆ لە ناو ئیشەکەی ئابیت و سەرپەرشتی بکەیت بەڵامی تر ئەوانیش خەریکە ڕاهێن لەگەڵ ئیشەکەی مناکە ئەزانن کە لۆدێکی تەواوەتیم لەسەرایە ئاسایشی ناوخۆ بە هەمانگی هێزەکانی سلێمانی لە ئاسایش لە پۆلیس لە هاتوچۆ بە هەمانگی ئەمە لە شوێن ئەرکیان بۆ دیاریکراوە ئەمڕۆ لە سەعات 6:30 بەیانیوە لە ئەرکدان هێزەکانی ئاسایشی ناوخۆ لەگەڵ ئەوەشدا تیمەکانی تەندروستی خۆمان لەگەڵ تیمی 122 سلێمانێک کە 8 تیمیان هاتوو ئەمڕۆ هاوکارن لەگەڵ تیمەکانی ئێمە لە هەمان کاتیشدا تیمەکانی بەرگری شارستانی کە تیمی مەلەوانیە لەسەر زیەکە و لەسەر دەریاچە چاودێری گەشتیاران و ئەو بارودۆخەکەن کەشوهەوای سارد و باراناوی نەیتوانی ڕێ لە هاتنی گەشتیاران بۆ پارێزگاکان و هاوینە هەوارەکانی هەرێمی کوردستان بگرێت و نەشی توانی ڕێ لەو مەراسیمانە بگرێت کە لە ڕۆژانی جژنی نەورۆزدا بەڕێوە دەچێت. بەپێی ئامارەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ڕێژەی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان زیادی کردووە. تەنها لە یەکەم ڕۆژی نەورۆزدا 50,000 گەشتیار سەردانی هاوینە هەواری دووکانیان کردووە. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. جا هەر سەبارەت بەو ساردیە کە لەگەڵ ئەوەی کە کەشی یەکەم ڕۆژی جەژن نۆرۆز زۆر سارد بوو بەڵام بەشێکی هاوڵاتیانی هەڵەبجە کە سەردانی زۆر شوێنەکانیان کرده بوو بۆ دەربڕینی خۆشی و شادیەکانیان ئەوانیش چوونەتە ناوچە گەشتیارەکانی سنوورەکان. سەرجەم ناوچە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە بۆ پێشوازی لە گەشتیاران ئامادەکراون بۆ ئەوەی کە پێشوازی لە زۆرترینی گەشتیارەکان بکەن بابزانی لەوێەوە ئەبین ئاپا چی بۆ ئامادە کرد. گەشت و سەیرانی هاوڵاتیانە بە بۆنەی کۆتایی هاتنی وەرزی زستان و دەستپێکی وەرزی بەهار. سەرجەم ناوچە گەشتیارەکان بۆ پێشوازی لە گەشتیاران ئامادەکراون تا ڕۆژانی پشووی نەورۆز بە خۆشی بەڕێ بکەن. گەشتیارانی ژوێڕای سەرقاڵیان بە بەسەربردنی کاتە خۆشەکانیان دڵنیایی لە خاوێن ڕاگررتنی ئەو جێگایانش دەدەن کە لی دانیشتون. هاتوونێتە دەرەوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و لە دوای خۆشمانەوە ئەوەی کە جێمان هێشتا کۆیەکەینەوە و ئەیبینەوە و پەیامیشم ئەوەیە بۆ هەموو گەلی کورد بە تایبەتی کە دوای خۆیانەوە هیچ شتێکژێ نەهێڵن و ناوچە گەشتیارەکان پاکی ڕاگرن. سەرەتا جەژنی نەورۆز لە هەموو گەلی کوردستان پیرۆز بێ و لە سەرجەم کوردان لە دەرەوەی کوردستان و لە ناوەی کوردستان هیوادارم هەموو کوردێک دڵی خۆش بێ و ئەو تێبینیشم هەیە بۆ گەلی کورد هەر کەس زیەتە دەرەوە بۆ ئەم ناوچە گەشتیاریانە پاکوتەمیزی شوێنەکە ڕاگرێ و ئێمە کە حەزەکەین هەمومان بچینە شوێنێکی پاکوتەمیزە و دانیشین هیوادارین ئەوان هەموو شوێنەکان بە پاکی ڕاگرن. تیمەکانی گەشت و گوزار و هاتوچۆ ئاسایش و پۆلیس لە سەرجەم ناوچە گەشتیاریەکان ئامادەن و بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجەش دەڵێت سەرەڕای هاتنی گەشتیارێکی زۆر بۆ ناوچەکەمان خۆشبەختانە بە بێگرفت و ڕۆژی ئاهەنگی نەورۆز و بەهار بەڕێوە چوون. لە ڕاستیە ئەمڕۆ تیمەکانمان بەسەرکەوتی گەشتینە ئەم کاتە کە سوپاس بۆخوا کە تەواوی ئەو تیمانەی دابەشمان کرد بۆ ناوچە گەشتیارەکاندا بە ڕێکوپێکیش و ئەرکەکانی سەرشانی خۆیانیان جێبەجێ کردووە. ئێمە 7 تیمانە بۆ لە تەواوی ناوچە گەشتیارەکان و هەر ئەمڕۆ تەواویانمان بەسەر کردووەتەوە ئیشەکان بە باشی بەڕێوە چوون. ئەوەی ئەمە پێشبینیمان کردو کە ئامار بێ لەلامان ئەمڕۆ وەکو گەشتیار ناوی لێ بنین زیاتر لە 7,000 گەشتیار داخلی پارێزگای هەڵەبجە بوون. گەشتیارێکی زۆر بۆ بەسەربردنی کاتەکانیان سەردانی ناوچە گەشتیارەکانی هەڵەبجەیان کرد. تەنها لە یەکەمین ڕۆژی وەرزی بەهاردا 7,000 گەشتیار هاتوونەتە سنوورەکە. ئەڤیناتاوە کوردستان 24 هەورامان. ئەوە هەڵەبجە بوو. جەواب زانین لە ئاکرێ چی ئامادەکراوە باسی چیتان بۆ ئەکرێت لە ئاکرێ ویش ساڵانە 1000 یاخود هەزاران کەس بۆ جەژنی نۆرۆز ئەشنە سەیرانگاکانی سنووری ئاکرێ و سروشتی جوانی سەیرانگاکانی ئاکرێش زۆر سەرنجی هاوڵاتیان بۆ لای خۆی ڕائکێشێت. گەشتیاران و هاوڵاتیانیش سەقامگیری و ئارامی هەرێمی کوردستان کە خوای گەورە نەیشێوێنێت بە گرنگترین دەستکەوت لە بۆنە و یادەکاندا ئەنێن. داواشەکەن کە پارێزگاری لە دەستکەوتەکان بکرێت و ئەم ساڵیش بینیمان کە ئاکرێت بە چەند بۆنەیەکی جوان بە چەند کارێکی جیاواز ئەم ساڵ ئاگری نەورۆز لەسەر کەلێ لەوێ کرایەوە باپێکەوە بینەربی. درکتنا سەیرانیانە ji bo nava qadên geştyariyên ku dikevin derdora senterê qeza Akrê.
سەیرانیên navavan qadan bi dilxweşî ve yên li hev kom bûyn ji bo ku di navê daxweşekê bi xwe peyda bikin. Di vî alî de ew den diyar kirin ku azadiya heyî li Herêma Kurdistanê mezintirîn destkeftû xweş ye. دەستخۆشی لە حکوومەتە هەرێما کوردستانێکەین کومە بە ئازادی بە سەربرندی تین بێ مشکیلە و بێ هێوە و هۆڤەتینە سەف فرێخۆ و ئەچینەوە و داواش لە خەرچی هەرێما کوردستانێکەم ژینجێ کوردستانی پارێزن چونکە سبە دوز بە ئایلەکە دی دوو ئایلی دیکە دەهێنە جێمە بەڕاستی حەقی هەوە هەر کەسێک جێ خۆ پارێزی. Di nava van seyraniyan da penaberên Rojavayê Kurdistanê jî hebûn ku ewan bi saz û awazan dilxweşiya xwe nîşan dan û pîrozbayên xwe jî arasteyî tevî Kurdan dikirin. Em xelkê Amûdê ne, xelkê Rojavayê Kurdistanê ne, em jî li bajarê Akrê ne û em jî wek milletê Akrê em derketinê vê sefrê û ji bona Newroza me yê û ez vê Newrozê li milletê Kurd tevda pîroz dikim û serokê me û ez dejnayî pîroz dikim û înşallah her sal kêfxweşî bê. Li pişt seyranên seyraniyan karmendên paqişkirinê jî bi erkê dabeşkirina kîsên bermaykan radbûn. Di vî alî de wan daxwaz dikirin ku seyranî bermaykan li pişt xwe bi cih nehêlin. Me daxwaziya ku heye li seyraniya ku meselen berî hûke berî par û pêrar ew bû ku meselen girêşê xwe bikene nav eleqeyê li wê de danî me dabbeyn. بس اف صار ما داخوازه كدي عليه هي كنت اخو بنو مار هم بار سويك لبو ما هم بار سويك لبوانيش كل لبدل جا خدان اما دي السبه مثلا هين لبدل جوان راكينو دي بين جاي جليشي آکری اب توپوگرافیای خواه دورکا تمام گشتیاریه نخواست ما اتور زب بهاره دا اوهانه وکری که دوی بونه دا به زوری سیرانی بر خواه بدن و دوره و تیدا دیلانان بگیرن. آری حسین کردستان 24 آکری دروستە کە جوانی ئەم سەیرانگانە بەوەیە کە ئێمە سەردانی بکەین و ئاوەدانی بکەینەوە بەڵام ئەوە لە یاد نەکەین ئێمە نەچین لەگەڵ ئەوەی کە سەیران و خۆشی خۆمان دەڕێبڕینەوە ژینگە چۆنەڵێت ژینگە وێرانکەین بۆیە لە جەژنی نەورۆز داوا لە هاونیشتمانیان نەکرێت کە سروشت و ژینگەی کوردستان تکایە بیپارێزن بە تایبەتی پاشماوەکان بە شێوەیەکی هەڕەمەکی فڕەمێنە ئەملا ئەولا بەڵکو هەوڵبن کە بە شێوەیەکی دروست بیخەنە نێو سەبەتەیەکی خاشاک بێت یان لە شوێنێکی تایبەت بۆی کە ڕزگارتان بێت لەو پاشماوانە تا کوردستانێکی جوان خاک و ئاو و هەوایەکی پاک بۆ خۆمان و بۆنەوەکانمان زامن بکەین بۆ کەسانش کە سەردانی هەرێمی کوردستانەکەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە پەیامێکی پیرۆزبایی کە بۆ جەژنی نۆرۆز بڵاوکرا بۆ ڕایگەاند بوو داوای لە هاونیشتمانیان کردووە کە لە کاتی گەشت و سەیرانەکان پاک و خاوێنی ژینگە بپارێزن ڕێنمایەکانی هاتۆچۆش جێبەجێ بکەن. ڕێکارەکانی دەستەی ژینگە بە پاراستنی ژینگە بە شێوەیەکی بەرچاو لە یەکەم ڕۆژی نەورۆزی ئەم ساڵدا بەدی دەکرادا بەشکردنی کیسی خۆڵ و خاشاک بەسەر گەشتیاراندا هەوڵێک بوون بۆ ئەوەی گەشتیاران ژینگە بپارێزن. ژینگە داوا لە هاوڵاتیان دەکەم هەر کەسە لە ڕاستە خۆی پابند بێ بە ڕێنمایەکانی ژینگە پاشماوەکانیان بەجێنێرن هەر کەسە لە شوێنی خۆی بەرپرسیار بێ لەو شوێنێک کە دێت بۆی ئێمە هاتین بۆ خۆشی نهاتین ژینگە پیش بکەین. داوا لە سەرجەم هاوڵاتیان دەکەم کە دێنە دەرەوە لەعنی هەرچی پاشماوەیەکی خۆیان هەیە با لەگەرە خۆیان کۆکەنەوە لە شوێنێکدا بنێن دوایی تیمەکانی شارەوانی دێن پاشماوەکان هەردەگرنەوە. هەمووان داوا دەکەن پارێزگاری لەو شوێنانە بکرێت کە هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتێکی خۆش سەردانی دەکەن تا هەموو کەسێک بتوانێت سوودی لێ ببێنێت. باغدان بە پاراستنی ژینگە وەکو بەشێک لە ئاسایشی نیشتیمانی بەشێک بوو لە هۆشیاری دەستەی ژینگە بۆ هاوڵاتیان. سرەتا بەخێراتنی بەڕێستان دەکەم وەکو کەناڵ 24 وەکو جێژنێ نەورۆز پیرۆز دەکەم لە هەموو داچی شەهید لە هەموو پێشمەرگە قارەمانەکان لە گەلی کورد بە تایبەتی و هەروەها وەکو ژینگەوە زۆر پێویستە ئینسان دەبی ئاگای لێبێتن پاک و خاوێنی بپارێزی. حکوومەتی هەرێمی کوردستان و ئیداری پارێزگاکان لە پێش جەژنی نەورۆز ڕێکاری تایبەتی ژینگە پارێزیان داڕشتەوە و دەستەی ژینگەش داوای لە هەموو گەشتیاران کرد کە لە پێناو پاراستنی ژینگەی کوردستان دیمەنی سەیرانگاکان بە پاک و خاوێنی ڕابگرن.
سەرۆکی حکوومەت یارەمی کوردستانیش لە پەیامی پیرۆزبایی جەژنی نەورۆزدا داوای لە هاونیشتیمانیان کرد کە لە کاتی گەشت و سەیرانەکانیاندا پاک و خاوێنی ژینگەکەیان بپارێزن و ڕێنمایەکانی هاتوچۆش جێبەجێ بکەن. ڕێناز سەعالی کوردستان 24 هەولێر. دروستە کە کوردستان ئێستا بۆتە پەناگەیەکی ئارام بۆ هەموو ئەو کەسانەی کە ئەگەر لە ناوچەکانیان ئەوە گرژی و ئاڵۆزی و ئاریشەیەکەوە ڕوان کردوتە ئێرە، بەڵام هەر کەسەوە حەز بە شوێنی خۆیە کات شوێنی لەدایکبوونی بۆی گرنگە لەوێ ژیانی بەسەر بردو. بۆیە پەنابەرانی ڕۆژاوای کوردستان لە ناحیەی بەحرکەی سەر بە پارێزگای هەولێر ئاهەنگیان بۆ بۆنەی نەورۆز ڕێک خست و ئاهەنگیان گێڕا، بەڵام پەنابەران کە ماوەی چەند ساڵێکە لە شوێنی خۆیان دوورن هیوای ئەوە ئەخوازن کە بە ئارامی بگەڕێنەوە ناوچەکانیان بۆ ئەوەی کە لەوێ جەژنی نەورۆز بکەنەوە. بکەن و دیلانین جور بجور پەنابەرین ڕۆژئاوای کوردستانی لە هەریما کوردستانی پێشوازیان نەورۆزا 2022 کردن. کوردên got 2 salin ji ber tedbîrên korona ji aheng û şahiyê Newrozê bêpar mabûn kêfxweşiya xwe eşkere dikin û dibêjin. Tevîdaketina pileyên germahiyê lê kêfa wan bihatina Newrozê bi gotina nayên şirovekirin. Em hatine vê Newrozê dilê xwe kêfxweş bikin dilê Kurd û Kurdistanê û Newroza Kurd û Kurdistanê pîroz bê. Rastî em gelekî kêfxweşin len û vabû 2 sal em nikarin derkevin ji bo korona vî sal hing û sermaya jî bes em hatin kêfxweşin jî. Wallahê vê min bu Kurdistan daîm wa bê û daîm kêfxweşî bê û daîm yanî ew cemaata daîm hebe Newroz sî sale daîm hebe. Pênaberên Rojava guave çend salin li herêma Kurdistanê dijîn û dûr ji welat û bajarên xwe ketine, hêviya wan bo salan û mîna hemû salên derbas bûyîne, aştî, aramî û vegera bo welate. Hêvê me dixwazim salê te vê çaxe li Rojava bin salek xweş bê li hemû gelê Kurd pîroz dikim û sersaxî ji we re dixwazim. Cejna milletê Kurd hemî pîroz dikim. وبتايبت كردي لكردستاني ونوروزا ما إيسار قلكي خوشة وأم تحسن إنه أم لروجافاني إيسار قلكي خوشة والحمد لله وجوي ماجي قلكي خوشة ونصاغ بالربي إيفيم إن شاء الله نوروزا بي أم قش جي واري خوبن وأم نوروزا قلكي مزن شيكن لروجافا وخير وسلامة إن شاء الله. بێبەشداریە جەماوەرێکە مەزن لە ناوچەیە بەحرێکەیە بەسەر هەولێرە پایتەخت بە چالاکی ئەنجومەنا نیشتیمانیە کورد لە سووریە ئەنە کەسێ یا تایبەت بە ڕۆژە جەژنا نەورۆزێ بڕێڤەچوو. ئاریگرێنە کەسێ گۆ بە ساڵان جەژنا نەورۆزێ لە دەروی ڕۆژئاوا ببیرتینن هێوی دکن گۆ خەوناڤەگەرا وەڵات 2 ساڵان و دە و دنێزیکترین دەمدە پێک بێ. کەس نارێکۆ مردووە کەس نارێکۆ مردووە کۆزی لەپای سەعات کوردستان 24 هەولێر ئالەکەمان زیندوەکە دانێ. ئێمە لە سایەی ئەم سەربەخۆی و ئازادی کە هەمانە دەتوانین جەژنی نەورۆز ئاوا بە ئازادی بکەین و تەنانەت ببینە لانکەیەکیش بۆ کوردانی دیکەی بەشەکانی دیکە بێنە کوردستانەوە، بەڵام ئەوە بابزانی لە بەشەکانی دیکەی کوردستان ئەم ئازادیە بەم شێوەیە نییە. بۆ ئاهەنگگێڕانێک ڕەنگە تووشی 1000 چەرمەسەری ببن بە بەشداری هەزاران کەس ئاهەنگی جەژنی نەورۆز بینیمان کە لە دیاربەکر بەڕێوەچوو بەهۆی ئاستەنگیەکان هێزە ئەمنیەکانیش هەزاران هاوڵاتی دیکە نەیانتوانی بەشداری لە ئاهەنگی نەورۆزی ئەم ساڵی دیاربەکر بکەن. ئەوانیشی کە بەشدار بوون لە ئاهەنگەکە داوای یەکگرتووی گەلی کوردستانیان لە هەر 4 پارچەی کوردستان کرد. ئاهەنگا نەڤرۆزە دیاربەکرێ ئیسال بە ئاستەنگی و ڕاکێشیە برێڤاچوو لێ وڵاتیەنج بۆ ئاهەنگا نەڤرۆزێ هاتبوون لەگەڵ ئاستەنگیên کوژالی هێزە نەولەییەوە هاتن دەرخستن ژی جەژنا خۆ پیرۆزکردن. هێزە نەولەییە تورکیە هەموو وڵاتیên ku cilûbergên Kurdî li xwe kirbûn asteng kir û nehişt bikevin qadê.
دیسا وڵاتی لە خاڵین لێگەرینێ هاتن ڕاوەستاندن و بهێنجەتên جودا gelek caran destwerdan li wan hatin kirin û ketina wana qada Newrozê hat astengkirin, lê wan jî nerazîbûnê xwe ragihandin wanê ziman ku ew ê bi her hal cejna xwe ya neteweyî pîroz bikin. Bir tiştekî icabê gotinên hake ku min zîl delrora xwe mêzekin min dibînin me û gelê me tev. Ew diber xwe didin em diber xwe didin ca em ê çawa bikevin hundir em ê mêzekin. Belê aheng çêkirî em dibînin ciwanê me bi def û zirnê xwe bi agirê xwe li ku be Newroz tê pîrozkirin vana ziyan bêjin bi vî şeklê nikarin me bidin sekinandin. Em ê li vir bezî hundirê qadê nebel dervey qadê bezî dis em ê Newroza xwe pîroz bikin. Saat 80 hatine henî ya zulme. Dibînî zulma çawa me dikin. Yani zulmê dibê qê çay me bitirsînin bi vana ku topê xwe çay me bitirsînin. Hani haya evarê beje em ê li vê derê bin. Haya biqede em ê li vê derê bin da haya kînga biqede em ê li vê derê bin. Av reşandin, ava îsotê reşandin, milletê dixwazin bitirsînin em natirsin em ê li vê bin. Ne sibet heta hatim divê baskê vê zulmê dibînî ser me Kurda. Em yilmiş nabin, em ê heta destê me were em ê bikin, em asla yilmiş nabin. Ew çi jî bikin em ji vê baskê yilmiş nabin. Em ser ewa xwe em bijî azadî, bijî serkeftin, bijî Kurdistan. Gelek welatî jî ji dervayê bajêr û Ewropayê ji bo beşdariya ahenga Diyarbekirê hatbûn. Lê hin ji wan ji ber astengiyan nekarîn bikevin qadê. Cumalê jî ji bo ahenga Newrozê ji Adanayê hatiye. Lê saet biya di downîvê piştî nîvroyê jî nekariye bikeve qada Newrozê. Em Adanayê hatine em sibehê saet 5 ketin vir. Em 5 de heta niha em vir sekinîne. Ev polis me qışqirtmiş dikin. Newroza me eyda me ye. Em nahêlin em eyda xwe qutlamış bikin. Yani em vê adaletê de em pir şikayetçî ne. Her çiqas destwerdan hatin kirin û astengî jî heta dawiya ahengê hebûn hem li nav qada Newrozê hem jî li hewildoriya wê cejna Newrozê Balayê Kurdistanê bi cilûbergên Kurdî û bi şahî û dîlanan bi girseyî hat pîrozkirin. Sıddık Eren, Kurdistan 24, Diyarbekir. بۆ هیوایەکە ئەم زوڵم مستەمە لەسەر گەلی کورد نەمێنێت دەبینین کە خەڵکێک نەچەکی پێێنە هیچ شتێک ڕۆشتۆ بۆی کە خۆشی دەربڕێت بەڵام بەرامبەری ئەو تونند و تیژیانە دەکرێت بۆی کە درێغی لەکەن تەنانەت ئەو خۆشیێشی کە هەیە لە ساڵ بەو شێوێ دەری بڕێت بارحاڵ ئەم ساڵیش لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوە ڕێڕسمەکانی نەورۆز بە گروتینێکی زۆر بەڕێوچە بەڵام ئەمانیش هەر وەکو باکووری کوردستان ئەگەر چی لە هەندێک شوێن وەکو شنۆ و مەریوان هێزە ئەمنیەکان وەک باسم کردوکو باکوور هەوڵیاندا ئاستەنگ بۆ هاوڵاتیان دروست بکەن بەڵام وەکو بینیمان لە باکووریش خەڵکێکی زۆر بەشداری کردبوو لە ڕۆژهەڵاتیش ئاگری نەورۆز لە زۆربەی شار و گوندەکانی ڕۆژهەڵات کرایەوە ڕێڕسمەکان بە جۆش و خرۆشەوە چۆنەڵێت بە کوێرایی چای دژمن بەڕێوەچوو. نەورۆز لای منداڵانی ڕۆژهەڵاتی کوردستان دە ڕۆژ زووتر دەست پێ دەکات ئەوان پێشوەختە ئامادەکاریەکی تەواو دەکەن جگە لەوەی لە ڕێوەڕسمەکاندا بەشدار دەبن هاوکات خەڵات و جەژنانی خۆشیان لە هاوگوندی و دراوسێکانیان وەردەگرن. چەند ماڵێک گەڕاوم من زۆر حەزم بە شەو شێبەراتی هەموو ساڵ ئەم جەژنە ئەگرین زۆر خۆشە من زۆر مەدڵەتەوە و چەندین شتم کۆ کروەتەوە گەز و بسکیت و کەمێک لە شتانە کۆ کروەتەوە و ئیسا ئەم هەموو خەڵکە هاتوو لێرا کۆبوونەتۆ خەریک شەوشەبەرات. ڕێوەڕسمە فەرمیەکانیش ڕۆژی 20 ئادارەوە دەست پێ دەکەن. ئێرە یاریگایەکی شاری سنەیە وەکو هەمیشە ڕێوەڕسمێکی گەورە و سەرنجڕاکێش بەڕێوەچوو مەشخەڵی ئاگر هەڵدەگیرێ هەتا ئاگرە گەورەکەی پێ بکەنەوە. ئەو خەڵکە شاتووە جگە لەوەی ئاگرەکە ببینن هاوکات یەکگرتووی خەڵکەکە لەو هەڵپەرکێ گەورەیەشدا هەست پێ بکەن. هاوڵاتیان لە هەموو گوند و شار و شارۆچکەکان خۆڕسکانە ئاگری نەورۆزی خۆیان کردەوە و بە شایی و هەڵپەرکێ پێشوازیان لە ساڵی نوێی کوردی کردەوە. دوهنی ناتۆنی کەمە خەبەردە شکری خودی کامە مردگەوار هاتیە جەژنەکە بۆشمە بەرگزۆرکە فقط دۆخۆزمە لە جماعەتی ئەوە هەیەک نەیە گوندەکی بەرگزۆرکە هەمە بین مرگەوار بێت یەک قسمەتە بەرگزۆرگای کۆ جەژنەکە خوش لە سەری ساڵیان بشین پیرۆزکەن. ئەو ڕێوەڕسمە گەورە و سرنجڕاکێشە بەبێت تێچووش نەبوو. وشارەکان بۆ ڕێگریکردن لەکردنەوەی ئاگری نەورۆز هەبوون. لە شاری شنۆ هەوڵی هێزە ئەمنیەکان بۆ ڕێگریکردن لە ڕێوەڕسمەکە گرژی تێکەوت.
هاوکار لە شارەدەی نەی مەریوانیش ڕێگە نەدا ڕێوەڕسمەکە بەڕێوە بچێت. بڕیار بوو لە ڕۆژی نەورۆز لە پارکێکی دیکەی سناش ڕێوەڕسمێکی گەورە بەڕێوە بچێت کە ڕێگە بەویش نەدرا. لەگەڵەوەش بە شێوەی خۆڕسک ئەم ساڵیش نەورۆز لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرزراگیرا و لەو سەرمایەدا ئاگری نەورۆز تینێکی دیکەی بە خەڵکدایەوە. هیچ شتێک ئێمەی گەلی کورد لە بۆنە نەتەواتیەکانمان ناتوانێت پاشگەز بکاتەوە بۆ هیوایی کە ڕۆژێک لە کوردستانی گەورە هەمومان بەیەکەوە بە یەک شێوە ئاگری نەورۆز بکەینەوە. بەشێکی هاوڵاتیانی مووسڵ لە نەورۆز ڕوو لە سەیرانگاکانەکەن. جا مووسڵ بەناوبانگە بە شاری دووبەهار دارستان و شوێنی سەیرانگای زۆری لەیە. بعد دارستانی شەلالاتیش یەکێکە لەو شوێنانەی کە ساڵانە لە جەژنی نەورۆز هەزاران هاوڵاتی ڕووی تێئەکەن لەگەڵ ئەوەی کە شوێنەکە هیچ خزمەت گوزاریەکی لێ نییە. لە هەمان کاتە بەشێکی هاوڵاتیان بەجێهێشتنی پاشماوەکانیان ژینگەی دارستانەکان ئەوەندەی دیکە پیس کردو. سەیرانیان قەستاویجی کرینە لە ڕۆژانە نەورۆزێدا. خەڵکێ مووسلژی ئەف جەژنە بدەلیڤە دیتن سەرداناوان جیهان بکەن و ڕۆژەکە خۆش دەرباسکەن. جژنی برانی کورد پیرۆز دەکەم هەموو ساڵێک لە کەشوایەکی خۆش بۆ نەورۆز دێنێ ئێرە. هیوای ئارامی بۆ هەموو عێراق دەخوازم داوا لە خەڵکی دەکەم ژینگە بپارێزن. جەژنا هەمی کوردای پیرۆز بێ جەژنا نەورۆزی ئەم هاتینە گەل برادری جەژنا نەورۆزی سەیرانە و جەوەکی گەلە خۆشە و بێژم بۆ عالەمێ بۆ منتەقەی ئەڤە بچەکی احتیمام لێ بکەن منتەقەی جانە بۆ خاوەنی بۆ تشتێکی جانجارێکی وەختی دەی عرض خاوین بیت جان بیت ئەرێ وەڵا و جەژنا هەمی کوردای دکەم هاڵزاخ و حتا سلێمانی و جەژناوان پیرۆز بیت. پێکهاتێن کورد و عەرەب و شەباک vێگەڕا قەستاویجی کردنا نەورۆز بوویە هیمایە موکومکردنا پێک بەجیان و هەفتو قبولکردنێل سەرانسەری پارێزگەیان عراقێ تایبەتی لنەینەوە. من وڤالێت من هاتینە لە گوندی فازلەیە لە گوندی فازلەیە هاتینە شەلالاتی بەرعیدی نەورۆز. عیدا وەش پیرۆز بێت عیدا هەمی پێشمەرگە پیرۆز بێت هەمی کوردستانە قەومیەتە کوردستانە عیداوە هەمی پیرۆز بێت ئینشاءڵڵا. ئەم لە گوندی فازلەیە هاتینە لێرە شەلالات هاتینە سەفرێکی بەڕاستی هەمی ساڵە دەچنە کوردستانی زۆر جێی هەیە وێرە خۆشترە و هیترە بەس ئەو جارە ماتنە لێرە لە شەلالات لێرەش باشە خۆشە و ناسی محتەرەمن بەرێزن. ئێمە هاتمان لەگەڵ خاڵێ منە و مامۆم و برام هات لەگەڵمان لێرەیە ئەجوا عید نەیرۆز فێرۆزە و جوا خۆشە لێرەیە باشە بەس لێرە خاوین ناکەن یعنی لێرە عرض بیسە ئەگەر علاقاتش دەینی لەگەڵ خۆمان ئەجوا جوانتر دەبێت لێرە جوان نییە ئێستا. ئینشاءالله ساڵی تر دەشنە ئێمە و عایلا منە دەشنە دهۆکێ ئینشاءالله بۆ عید نەورۆز. دارستانە شەلالات وەکو جیهێکی گەشتیاریە مووسڵیە ناودارە لێ وەکو دیار گرنگی پێنەهاتیەدان چش لای حکوومەتێڤە و گەشتیارانژی گرنگی پاراستنە پاقژیا ڤی جیهینەدایە. دەرمە بەعەدی کوردستان 24 مۆسڵ. جا سەیرانیانی چی؟ سەیرانیانی هەڵپەڵکێکردن و هەروەها لە ناو ژینگەیەکی خۆش تۆ هەوایەکی پاک هەڵمژی و لە هەمووشی گرنگتر خواردنی خۆش. لە ڕۆژانی نەورۆز و کاتی سەیران هاوڵاتیان لە کوردستان جیا لە گشت یاخود جیا لە گشت شوێنێکی دیکەی ڕەنگە لە شوێنەکانی دیکە بەو شێوێنە بێت ئاوا خواردن وشە دروست بکرێت و جگە لەوەیشکە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ئەچن چەندین خواردنی تایبەتی کوردەواری دروستەکەن. یەک لەو خواردنانەی کە بە تایبەت لە ناو کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەشت و لەسەر ئاگر دروست دەکرێت پێڵەن دۆکڵی و جا زۆر بەتام و بەلەزەتیشە. با بەیەکەوە ئەم پاکێجە ببینین بزانین دۆکڵی و چۆن ئامادەکرێت. کەشوهەوان لە بناری چیای هەیبەت سوڵتانی کۆیە ساردا. چاوەڕوان سەرقاڵی دروستکردنی خواردنێکی تایبەتە. مەنزەڵەکە هینایە سەر ئاگر
لەسەر ئاگرێکی نەرم و ئارام بەدار. ئەم خواردنە ناوی دۆکڵیوە. چاوەڕوان بە دیار خواردنەکە خەریکی لێکدانێتی. لە یەکەم چرکەوە کاتێ منزەڵ دەخاتە سەر ئاگر دەبێ بەم جۆرە لێکی بدات. وەک چاوەڕوان باسی دەکا ئەم خواردنە تایبەتە بە کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتی نەورۆز. چاوەڕوان ماندوو بوو من یارمەتی دەدەم بۆ لێکدانی دۆکڵیوەکە. ئەو دەڵێ لە باشوور بە جۆرێکی تر دروستی دەکەن و ناوی خواردنەکەش دۆغاوایە. خواردنێکی کوردیە، ئەمە زۆرتر بە ماست ئیستفادەی لێ دەکەین. ماستەکەی دەشڵقێنین، ئاوێکی تێ دەکەین، دوا دێنین کەرەستەکانی بیبارە، خێیە، سەبزیە، جێلاخەیە، پنگەیە، هەمووانی تێ دەکەین، برینجە، دوا دەخینە سەر ئاوری. ئیدی لە نەورۆزدا حتمەن دە ڕۆژەیدا تایبەتی ئیدی نەورۆز بێ دۆکڵیم نابێت، حتمەن دەبی هەبێت. کڵیوە تایبەتمەندەکەی زۆرتر ئیوەیە کە ئەو سەرمایە کە دەیخۆی بە گەرمی هەر زۆر خۆشە. تایبەتمەندەکەی زۆرتر ئەدەوەیدا کە سارد دەبێ دەیخۆی. ئەرێ وەڵا بەردەوام ئەگەر ئاوایدی ئەوانێکی نەکەی لێکی نەدەی هەڵدەگەڕێنە حەز دەبێت. هەتاوە کوڵ دێ قوڵتان دەدا دەبی لێکی دەیکەوە کوڵ هات قوڵتیدا دەستی لێ هەڵدەگری دواکانە بخۆی کەرەستەکانی وردە دێنوە کوڵ دێن هی دەکەی ئەگە چاوت لێکرد کە برینجەکە نەرم بووە سەبزەکە بۆ تەیە ئیدی ئەوە حازرە بۆ خواردن دەبێت. کۆیا بە شاری پێکەوە ژیان ناسراوە. موسڵمان و کریستیان بەیەکەوە نەورۆز پیرۆز دەکەن. ڕۆکان کوردێکی کریستیانە. بەدەم گوتنەوەی گۆرانێکی خاڵە سێوە بەم جۆرە بە بوژانەوەی خەڵوزەکە ئامادەکاری کردووە بۆ برژاندنی کەباب. ڕۆکان دەڵێ هیچ جەژنێ بەقەدەر نەورۆز لام گرنگ نییە. خواردنەکانیش لە ناو کوردان جۆرا و جۆرە. وەکو مەسیحیەک یعنی ئەمە زۆر جەژنمان هەیە بەڕاستی لەبەرەوەی جەژنی نەورۆز تایبەتە بە جەژنی کورد. من وەکو مەسیحیەک جەژنی نەورۆز لە هەموو جەژنەکان خۆشترە لەلام. بەڕاستی بەهارەکەی ساردە گەڵامێ و پێڕە نەگەیشتە دەنا زۆربەی زۆری برامەسیحەکان و برامەسیحیەکانیش هەمووی گەڵامێ و یەپراغشتیەوە بەڵام لەبەرەوەی جەوەکەی ساردە زۆربەی زۆرمان ئەوڕۆ تیکە و کەباب و بریانی و برنج و فاسۆلیا و گۆشتمان هێناوە لەگەڵ خۆمان دەنا وەکو ئەوە هیچ جیاوازێکمان لەگەڵ برا موسڵمانەکانە نییە. هەمومان بەیەکەوە دێنە دەڵێ تێکەڵاو یەکتر دەبین و شای و هەڵپەرچەی کوردەواری بۆ خۆمان ساز دەکەین زۆر خۆشەوە. هەر کەسە و لە ناو سەیران و گەشتەکە ئەرکێکی لەسەر شانە و ئامادەکاریەکانی تەواویش پێشتر کرابوو بۆ سەیران. لە گەشت و سەیرانی نەورۆزی لە کوردستان کردنەوەی ئاگر، چای سەرخەڵووز، تیکەی گۆشت و کەباب، دۆڵمە و دەیان خواردنی دیکەی کوردەواری لەسەر سفرە و خوانی هاوڵاتیان دەبیندێ. بەم جۆرەش بە ئاهەنگ و دیلان شایی و هەڵپەرکەی کوردەواری نەورۆز بەرز و پیرۆز ڕادەگرن. هێرۆ مەولودی کوردستان بیست. جیا لە باسی نەورۆز و گەشت و سەیران با کەمێک باسی پێشەنگای بکەین کە حەفدەمی پێشەنگای نێودوڵەتی کتێبە لە ئەنقەرە کە پایتەختی تورکیایە بە بەشداری دایان چاپخانەی نێوخۆیی و هەروەها نێودوڵەتی کراوەتەوە. خاوەن چاپخانەکان ئەڵێن کە خراپی دۆخی ئابووری تورکیا کاریگەریکی نەرێنی کردوتە سەر بەرهەمەکانی و هاوڵاتیانیش گلەیی لە گرانی نرخی پەرتوکەکانەکە. هەودەمین پێشانگەها پەرتوکان ئاناونەتەوەیی لە ئەنقەرەی دەست پێ کرد. دە پێشانگەها ئیساڵدەک و نێزیکێ 300 بەشانخانە و 850 نویسکار بە 100,000 پەرتوکان بەشدارن تەویک و 5 بەشانخانەین کوردیش بۆوەی پێشانگەی هاتنەوە خواندنژیم قەت بەشانخانەیەکە کوردی بەشداری دوێ پێشانگەها ناودەوڵەتیدا نەکریە. ساڵا بۆری بەشانخانەیە نوبوهار بەشداری پێشانگەهی ببوو لێ ئیساڵ نوبوهارژی بەشدار نەبوویم. و سەرۆکی بەشانخانەیە نوبوهار سولەیمان چەویک دازانین و ji ber bêderfetiyên aborîm û buhayê kiriya cih wan îsal nekariye beşdarî wê pêşangehê bibin. Herwiha weşanxaneyên binavê Doğu Batı û yapıkiretiyên ku beşdarî wê pêşangehê bûn dan zanîn ku wek hemû kertan rewşa aborî li ser kerta weşangeriyê jî kiriye û ev jî deheyemeke zehmet de derbas dibin.
براستی تدید روپلان دا گلکی بهابونه روپل جبر بهابونه روپلا آنها مثلا چاپکرنا پرتوکا جی گلک بهابویا جبر و یعنی ام روش که خطر دارن نباشه یعنی روش که نباشه آنها مثلا پیشه خو نابینن یعنی دبیجن یا هر روز زامته جبر و مثلا کو دما پرتوکی که چاپ دیکن او خلاص دبید یا نو چاپکرنا و از بیجن مثلا ما 5 میلیون چاپ دیکر و جای هم 100 میلیون چاپ دیکن یعنی روش که نباشه یعنی Geçen fuara göre Ligor peşangehên rabirduye îsal beşdarbûn gelekî kêm e. Sedema vê ya sereke jî ew e ku derfeta welatiyan ya bû kirîna pirtûkan nemaye êdî û em jî wekî berê êdî nikarin pirtûkan çap bikin. Her ku diçe lêçûnên me zêde dibin. Bi dehan weşanxaneyên mezin yên Tirkiyê jî beşdarî vê pêşangehê nebûn ji ber rewşa aborî. وڵاتین کوبەری خۆدانەوەی پێشانکەهێژیم هەرچقاس بەهەبوونا بە 100,000 پەرتوکان کەیفخۆش ببنجی ji nirxêwan gazincin. Çok memnun oldum pandemiden sonra. Ez gelek keyfxweş bûm ku piştî veyrosa koronayê pêşangeheke ew qas mezin hete li darxistin. Ji xwe ez gelek ji pirtûkan hez dikim. Lêbelê li gorî salên borî nirxêwan biha bûye û derfet nebû ku em zêde pirtûkan bikirin. Yani inşallah daha güzel fiyatların olduğu bir İnşallah dede heyamên pêşiya me da pêşangehên ku nirxê pirtûkan erzantir bin bên li darxistin. Bi rastî jî nirxê pirtûkan biha ye. Pêdiviya her kesê pirtûkan heye. Lê nikarin bikirin mixabin. Ev pêşangeha navdewletiya pirtûkan dê heta 27 adarê berdewam bikin. û rêydarên pêşangeha amaje pê dikin ku arman cewaniya sereke ew em îsal 500,000 kes serdana cihê pêşangehê bikin. Vural erişmiş. Kurdistan 24 Ankara. چۆن دەڵێن نەورۆز و گەشت و سەیران بەبێ خواردن و هەڵپەرکیوانە ناکرێ بێگومان بەبێ میوزیک و بەبێ گۆرانی و بەبێ گۆڤەندەوانش ناچێ بەڕێوە بۆیە وەک چۆن دوێنێ میوانێکمان هەبوو کە تایبەت بەم ڕۆژانە بە میوان تایبەتەکەین بەم ڕۆژانە و گۆرانی و میوزیکۆوانە بۆ ئەوی کە جەژنەکان هەر بە خۆشی بەڕێوە بچێت و هەر لە ناو جەوی جەژنابین ئەم بەیانیەش دوو میوانمان بوو لێرە ئامادەن. ئارزیف عباس لەگەڵ هەواڵ تامرخان کە هەردووکیان هونەرمەندن ئەوە خۆشیان بەخێر هات سەرچاو جژنی نەرۆستان پیرۆز بێ هەموو ڕۆژێکتان هەر نەورۆز و جژن و خۆشی بێ کاکە هەواڵ و کاکە ئارزیف بەخێر بێن سەرچاوان ئەبێ ئەمڕۆ کۆمەڵی بەرهەمی جوانتان لەگەڵ خۆتان هێنابێ بۆی کە کەشەکە بۆ هاوڵاتیان هەر لە ناو کەشی نەورۆزیا بیان هێڵینەوە جەوێکی خۆشیان بۆ دروستکرد جا هاوڕێن بێکەوە گروپتان هەیە کاکە هەواڵ یا هەر هەردووکتانن هەر هەردووکتان بە یەکەوە یەک گروپێکی تەواوەتین یەکێکتان گۆرانی هەڵ یەکێکتان عەزفەکە والله هەردووکمان دەتوانین هەردووکشان ئەتوان عەزف کاکە ئارزیف تۆ دەنیشت هم گۆرانە بێژم هم عازفم باشە کاتە چۆن هەردووکتان هونەربەدن مەبەستم ئەوەیە کە هەمە توانین عەزفکەن و هەم ئەتوانین گۆرانیش بڵێن ئەوە مەبەستەکەمە زۆر باشە جا لە کامتانەوە دەست پێ بکەین کێ خۆی خۆبەخشەکە یەکەم جار بزانین ئارزیف لە مایکەکە نزیکە و ئارزیف نزیکترە ئارزیف پێشەکەنی دیانی بەڵێ بێدەنگی نیشانەی ڕازی بوونە نزیکی کە لە خۆت بابزانین ئەو مایکە بۆ گیتارەکە ئاها زۆر باشە چ بەرهەمێکت بۆمان ئامادە کردووە کاکە ئارزیف وڵا بەدڵیت بەدڵی من جا بەدڵی من ئەم منە گۆرانی لە مێشکمەدا بە بەدڵی خۆت بێ داوای کە من بەخۆم کورمانجیمانی باشە منیش بەرهەمێکم باش نییە باشە ئێمەش شانازیەکەین و یەکەم بەرهەم بە کورمانجی گوێبیسپین ئەو مایکەوە بزانم لە بۆ گیتارەکەی بزانم نابێت ئەزوو گیتار بچێک بینە خوار ئەوە بۆ گیتارەکە تۆز بهێنیتە خوارەوە ئەگەر بە مایکە گەورەکە زۆر باشە با خزمەتی گیتارەکەت بکەین لێمان زبیر نەبێ لە پایتە پرگەریە من تەپر سیل هەرژیان وەکەوە سەربانیە چاورەشان لە پایتە پرگەریە من تەپر سیل هەرژیان وەکەوە سەربانیە چاورەشان وەرە با من
از نخوشم تو سببم چارشم وربام از نخوشم تو سببم من ناویت بخوین آخواه نویسم سروی دلی نزمان انجارکی چارشم من ناویت بخوین آخواه نویسم سروی دلی نزمان انجارکی چارشم آی چارشم وربام از نخوشم تو سببم چارشم وربام از نخوشم تو سببم دەستانت خۆش بێت زۆر سپاس جا گۆرانی کوردی بە ستایلی غەربی ئەڵێیت دەنگت وا من بەخۆم ستایلم غەربیە ستایلت غەربیە جا ئێمە با منیش کەمێ باسی دەرهێنەرەکەی خۆمان بکەم دەرهێنەرەکەی ئێمەش ئازفە و ئێستا لە ژووری کۆنتترۆلکە گوێبیستی ئێمە و ئەویش وەکو ئێوە ژەنیارە و دەنگێکی خۆشیشی هەیە کاکە فارس ئەنجا ئەو لەوێەوە یەکسەر باسیەوەی کردی ئەو ستایل ستایلێکی غەربی و دەنگێکی غەربی هەیە ئەنجا کاگارزیف ئەوە گەرێکی زۆر تووڕە بێت کاگاردی بە خۆی گیتارەکەی بچێتە بەردەمیاوە بەرایەوە سەر ڕیلاکسە بێت دەستەکانت خۆش بێت ئەرزیف تۆ بەرهەمی نوێشت هەیە بەڵێ بەرهەمی نوێ ئەوە مانگەکە تەقریبان بەڵام کردیە زۆر باش تا با ڕووی کامێرە ڕووی شاشە سوڕێنی بەلای کاک هەواڵ کاک هەواڵ تۆ بەخێر هاتی جا لەگەڵ ئەوە بکە کە بە کورمانجی قسەکات بە سۆرانی قسە کرد بۆم کردە تۆ بەعکسەوە کرد منیش بخۆم خەڵکی بادینانم ینی من باش نیم هەرە دوو سێ کەلیمە زانم ئەویش بە بۆنەی دەرهێنەر و برادەران کە لەگەڵمانن ئەوان بە زمانی کورمانجی قساکەن کاک هەواڵ تۆ لە چ ستایلێک گۆرانی ئەڵێیت و تۆش ئەبێ لە نەورۆزانە هونەرمەندان بەرهەمی نوێیان هەیە بەرهەمی نوێت هەیە واللهی هەموو ستایلەکان خۆمان بەخۆشحاڵ دەزانین ینی دەنگ و ڕەنگمان ینی هەموو شتێکی لێ دێ و هەوڵ دەدەین ینی لە هەموو ستایلەکاندا خۆمان ببینینەوە بەس ئەوانەی کە زیاتر ینی پەرەمان پێداوی پۆپ ستایل بووە و ینی ئەوەندەی کە گۆرانی شاد و ئەوشتانش بڵین هەم لە بەرخاتی خەڵک بووە ینی ئەوانەی کە فۆلکلۆرە و تایبەتە بە فۆلکلۆری کوردی لەبەر خاتری خەڵکو و لەبەر ئەوەی کە هونەرەکەی کۆنی خۆمان زیندوو بکەینەوە خزمەتی هونەری خۆمان بکەین ئەوەندەی کە دەیڵێن ینی بۆ خزمەتکردنی هونەرەکەیە بەڵام ئەگەر بمانەوە بەرەو پێش بڕۆین وەکو خۆم شخصی خۆم حەز دەکەم بە پۆپ ستایل بەرەو پێش بڕۆ جا من ئەوەی کە دەنگێکی خۆشی هەبێ سێ دەست و پەنجەی بکەم بزانم ئاو خۆتان نینۆکوانی هێڵا زانانمانە ئازپیشن لەگەڵ ئەوەیە ڕاستەوەڵام مشکلم هەیە لەگەر نینۆکانم نامەوێت کەس ببینی نازانم ناتۆیتر ئەوان وەکو ئیشە چۆنەگە سیستەرێک یاخود دکتۆرێک سەدرێک لە بەرگاهی ئیشەکەێتی ئەویش خۆ بەوە ناچێتە دەرەوە بەس ئەوە دینۆکی شانازی فێڵەنەوە ئێوە چۆنەڵێت بەرهەمێکی لێوە دەرەچێت زۆر کەس هەیە شاش فام دکەیان نازانێ مۆزۆ چییە ئەزانینەوە بە بچی بکەن دایمە ڕسمێکی گیتار لە ملت شتێکتانە من عازفم ئەبێ جا ئێستا تۆ وەکو کاگارزیف خۆت بۆ خۆت ئەژەنیت و خۆشت گۆرانی کاڵیت یان ئارزیف یارمەتی دەدا فەرموو مامۆستا نا ئەویستی بیخاتە ملی تۆ خۆت عازفی بۆ بکەی کەچی تەمام شتێک شاهی بێژە شاهی چەند زۆر زانە خۆی بە ڕیلاکسی دەستی پێ کرد و ئەوە کەچی بە تۆڵێ بە شتێکی شای بەدڵی خۆت وڵی خۆمان زۆر باش ئامادە نەکردو بەس هەرچی بڵێن هەر خۆشە زۆر باشە
Felek çendilmez alım bu yar 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 yar. Derdime çendi güran bu yar 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 yar. Felek çendilmez alım bu yar 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 yar. Derdime çendi güran bu yar 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 yar. Geli bra geli heval mezek esketim çiha demezek esketim çiha mezek esketim çiha. Geli bra geli heval mezek esketim çiha demezek esketim çiha mezek esketim çiha. Felek çendilmez alım bu yar 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 yar. Derdime çendi güran bu yar 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 yar. Derman nema hakim nema Veşe derxecde Veşe derxecde دەستەکانت خۆش بێ کاک هەڤاڵ ئەمە لە خەو هەستاوی ئاهای جا ئەوە یەک دو سەعات چۆنەڵا هات داینەمۆکەی ئیش کات و مەکینە بکەوێتە ئیش و خوڵقی هەبێت ئەوەی ترە بێت ئاڵێت تۆفان و کۆلاک بکەیت دەستەکانت خۆش بێت بەیەکەوە هاوڕێن بەرهەمیشتان هەیە بەیەکەوە نەوەڵا هەتا ئێستا نابەس ئینشاڵڵا لە داهاتوودا ئینشاڵ چونکە دەنگی هەردووکتان و ستایلی هەردووکتان تەقریبەن لە یەک نزیکە وا قساکەم وەک نەڵێت زۆر ئەوەیان لێزانم لێ نابەس ئەوەندە جوان بەرهەمەکانتان پێشکەش کرد دەنگێکی ئارام و میوزیکێکی زۆر جوان ئەمێ بزانم ئەو بەرهەمە نوێیانەی کە هەتانە کاک ئارزیف تۆ وتت بەرهەمێکی نوێت هەیە باسی بەرهەمە نوێکەتم بۆ بکە تەواو بووە هەموو شتێکی تەواو بووە بەڵام کردیەژی بەس بەداخەوە ناتانم بڵێم سپۆنسەر کێ ئەو شتانە لەبەر بزانم کێشە لە کەناڵەوەی ناوێ گورانیەکەم خەونە گوتن و ئاوازێ منن لە تورکیا هاتی ئامادەکردن و بەڵاویە و خەلکی کەیف پێ هات زۆر باشە بێگومان ناتوانین ناوی سپۆنسەر شتە ئەوانە بڵێن بەڵام ئەتوانی تۆزێک کۆپلەیەکمان بۆ بڵێ ئەکرێت یان ئەوش نابێ نابێت چی سەریەکەکە نابێ باشە نابێت نامانویست کاکە نەمانویست شتێترمان پێشکەش تۆ دزانی مەسەلە چیە ئەس تازەش خەو هەستەمە ئێستا چی بە دڵی تۆ ئامادەیە یان شتێکە دوێت هەردووکتان پێشکەشتیکەن بە دڵی خۆتان من لێرە ئەمڕۆ کامێرا ستۆدیۆ هەمووی لە خزمەتانە بۆی کە شتێکی جوان هەرچەندە درەنگاتن بە بۆنەی کاکە ئارزیفیشەوە لە خزمەتانە بۆی کە بینەران چێژ وەربگرن جا ئەوە کامێرا و ئەوە مەدان و فارسی یان زازاکی مشکلانی نه زۆر ئاسان زازاکی بەرهێت شتێک نەوەڵا ئەبەت باو تەلبەرێنە خودم نەڵوجبەر بەزەگەشتیان بەرهەمەکە فارسیە گۆرانێکی فارسیە زازاکی من بە فارسی تێگەشتم بۆ نازانم بەڵام نیش بە فارسی بریشتۆش بە فارسی زازاکی فارسی Gamvat tutte meymana Dizafrendeka seyrana Çiçek kalkuya zindana Bau 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 Gamvat tutte meymana Dizafrendeka seyrana Çiçek kalkuya zindana Bau 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 bau
باو چیمانی خو چارنانا رندکم یاسنا از نزار و سیغانا چری هردیه چیمانی خو دیگنانا رندکم یاسنا از نزار و سیغانا چری هردیه لا 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 Gam var tut telli bana Lili heligan ber bana Gidi vajera vera çeriyers bana Bau 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 Gam var tut telli bana Lili heligan ber bana Gidi vajera vera çeriyers bana Bau 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 Çimani khudi ginana Rundikam yassana از نزار و سیوانا چری هردیه چیمانی خو چارنانا رندکم یاسنا از نزار و سیوانا چری هردیه لا 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 دەستەکانت خۆش بێت ئەمەندە زاراوەی جیاوازە با بڵێن جیاوازەکانی کورد ئەمەندە خۆشن هەر زاراوەیەکی کوردی کە ئەبیستی ئێستا بە تایبەتی کە ئارزیف بە ڕوحێکەوە ئەیشیوت ئاوها هەستمە کرد لە هەموو زمانی زازەکیی تایبەتە بڕاستی زۆر هەزم لێ باشیشی لێزانی دیارە بەڵێ لێش ێزانی زۆر باشە کاتەکەمان کەمە ئەمێ بەرهەمێکم پێشکەشکەن هەردووکتان پێشکەشکەن پێکە بەرهەمێکی خۆش بەهارانە نەورۆزانێت دەموچای وا لێ کرد حەزی لە ستایلی هاتە ئەو نەرمە نانە مشکلم نینە باشە دوای ئەو گۆرانیانە خلاص ینی کاتەکەمان تاوا دەبێت تەواو کاتەکە تاوا بێت ئەتەویست باسی بەرهەمەکەت بکەیت باشە باسی بیرم ناچێ ها ئەرە وەڵاهی حەز دەکەم باسی بەرهەمە تازەکەتمان بۆ بکەوت دوای ئەوە گۆرانی تۆبە تۆبە ئەحمەد شەماڵ تێکست و میلۆدیەکەی لای ئەحمەد شەماڵ هونەرمەندی کۆچ کرد و هەوڵماندا شتێکی جیاواز بکەین هەوڵماندا شتێک بکەین کە لە ئاست گەورەی ئەو هونەرمەندە دابێتن بەڵام بەداخەوە ینی خەڵکانێک هەن ینی بەڕاستی دەمەوێت قسەی بکەم لە بۆ خەڵک چونکە زۆر پێوەی ماندی بووم و زۆریش پێوەی دڵگران بووم کە خەڵک ڕیاکشنێکی زۆر خراپی هەبوو لە بەرامبەر ئەو گۆرانیەدا نازانم لەوانەیە ینی کەم بن ئەو کەسانە و تەمەنی هونەری منیش زۆر کەمە لەوانەیە ئێستا قوبوڵی ئەو شتە نەگەم چونکە هەیە بەدڵیە و هەیە بەدڵی نییە ینی هونەر سەلیقەیە هەنێک کەس شتێکی بەدڵە هەنێک کەس بەدڵی بەڵام ینی ڕخنەگرتن بە شێوازێکی جوان ینی هەیە حەز دەکەم لێرەوە ینی لە کوردستان 24ەوە دەمەوێت بە هەموو خەڵکی کوردستان بڵێم کورد بە هەموو زاراوەکانەوە جوانە بە هەموو پێکهاتەکانەوە جوانە بە هەموو ڕنگ و هەموو تایبەتمەندیەکانی خۆیەوە جوانە ینی هەوڵ بدەن خەڵکی بە شەڕەفی کوردستان هەوڵ بدەن پشتی یەکتر بگرن هەوڵ بدەن لەگەڵ یەکتری ڕابوەستن بە تایبەتی گەنجانێکی وەکوێوە کە هونەری کوردی زیندووەکەنەوە فۆلکلۆرەکان زیندووەکەنەوە ئەبێ ئەگەر ڕخنەیەکی شەیە ڕخنەیەکی بنیات نەرانە بێت منیش هەرمەبەستم ئەوە بوو ینی من ئێستا دەڵێم تەمەنی هونەری من کەمە ئێستا بیدایەتی منە دەستپێکی منە من وەکو گەنجێک بە بادینی گۆرانی دەڵێم و خۆم خەڵکی بادینانم و گۆرانی دەڤەری لای سلێمانی ینی دەهێنم بەخۆم دەیڵێمەوە کاری بۆ دەکەم پێوەی ماندی دەبم بەڕاستی ینی چاوەڕێی ڕیاکشنێکی باش لە خەڵک دەکەم چاوەڕێی ینی چاوەڕێ ناکەم بەیزنەوە کەسێک ڕخنەکی ڕوخێنەرم لێ بگریتن بەڕاستی ئەوە شتێکی ناشرینە هیوادارم ینی هەمومان پشتێک بگرین و هەمومان لەگەڵ یەکتری بین بە هەموو
بەو هیوایە دەستەکانت خۆش بێت و بێگومان چەندێک خەڵکیشەیە بەو شێوە ڕخنەگرێت بەشێکی زۆری شێ پاڵپشتانەکات بۆ نمونێسە پرۆگرامی ئێمە کراوەیە هەردەم دەرگاکەی واڵایە بۆ ئەوی کە ئەو هونەرمەندە گەنجانەیە ئەو هەر هونەرمەندێک کە هەمیشە باسمان کردو هەنگاوێک کوردستان لە هەر ڕوێکەوە ئەباتە پێشەوە پرۆگراممە دەرگای واڵایە بۆی با ئەو ئینەش لە دڵ نەمێنێت ناوڵ هەرەها پێم خۆش بوو ینی باسی بکەم چونکە بەڕاستی ئەو شتە پێویستە جیلی ئێستای دەستەکانت خۆش بێت باشە پێشەوەی کە ئەوە بەرهەمەکە پێشکەشکەم با من ئەماڵاوی لە بینەرەکانم بکەم و پێیان بڵێم کە هەموو ڕۆژێکتان خۆشی و شادی و نەورۆز بێت و هەمیشە لە ساغ و تەندروست بن ژینگەی کوردستان بپارێزن و بەو هیوایی کە هەمیشە لە شادیا ئێوە ببینەوە و لە شادیا بێک بگەینەوە ئەوە ئێوە و ئارزی بوو هەڤاڵ تامرخان دوابەر هەمیان پێشکەشەکەن و منیش پێتان لەم ماڵاوە خاتان دەکەم چ بێژ بۆلمە چێگر ئەم نەشینو کە بێژم چ بێژ والله خلاص يلا تشتكي شاهي خوش جوان هاجو ئەرێ شاهی خۆش بەهارە والمشاكر والمشاكر لولو باران المشاكر 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 يميلك رزقك عجب دنيا خربنا والمشاكر والمشاكر لولو بران المشاكر عجب لك دنيا لك لولو بران المشاكر والمشاكر والمشاكر لولو بران المشاكر والمشاكر والمشاكر لولو بران المشاكر والمشاكر والمشاكر لولو بران المشاكر كان كاربن يا رزالك ليلو زرابي 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 تسكشتن ماتشو جزالي أرمني كافر بابي وي بابي وي بابي كان كاربن يا رزالك ليلو زرابي 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 تسكشتن ماتشو جزالي أرمني كافر بابي وي بابي وي بابي واش طيرة طيري رشم هاور هاور قولي واش طيرة طيري رشم بمرمج دردي قولي حمايلو كاب نخشم هاور هاور قولي حمايلو كاب نخشم بمرمج دردي قولي بمرمج دردي قولي بو خندورم